لە کاریگەری بڕیارە ئابوووریەکان یا خۆت ڕوودا و گۆڕانکاری ئابوووریەکانی ساڵی 2022 دەکەین لەسەر ئایندەی عێراق و هەرێم هەروەها لێکەوتە ئابوووریەکانی بڕیاری ئۆپیک پلس لە خستنەڕووی بڕی نەوت دەکەین هەروەها دەپرسین ئایندەی ئابووری عێراق و هەرێم بەرەو کوێ دەڕوات بێگومان ئێمە سەرەتا لە ڕوودا و گۆڕانکاریە جیهانیەکانەوە دەست پێ دەکەین و کاریگەری لەسەر عێراق و هەرێمی کوردستانیش باز دەکەین بە میوانداری میوانەکەمان زۆر بەڕێز بەهجەت ئەحمەد کە جنابیان ماستەریان هەیە لە ئاگرێبەستی نەوت و گازە. کاک بەهجەت بە خێراتی سوپاس بۆ ئامادەبوونە. زۆر سپاس بۆ جەنابتان. سپاس. لەم ساڵەوەتە ساڵی 2022 جیهان بە کۆمەڵێک گۆڕانکاری ئابووری سیاسی وەرزشی کەش و هەوای خۆتەر باردۆخێکی دیکەدا تێپەڕ بوو. بێگومان لایانی ئابووریش با بڵین پشکی سەرەکی توانین بڵین بەرکەوتووە لەم ساڵدا بە تایبەتی لە عێراق و هەرێمی کوردستاندا ئەمانەوێت سەرەتا مێ سەرنجی جەنابەت تێڕوانین و خوێندنەوەی جەنابەت لەسەر ڕووداوە هەروەها ئەو گۆڕانکاری ئابووریانی کە لەم ساڵدا لە جیهان دواتریش بۆ عێراق و هەرێمی کوردستان بزانن. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان و سپاس بۆم دەرفەتە و دەشمەوێت بڕاستی لێرەوە پیرۆزبایی ساڵی نوێ لە بەڕێستان و لە سەرجەمبینەرانی کورسات نیوزی عزیز پیرۆزکەم و طبیعی ئەو گۆڕانکاری سیاسیانەی کە لە سەر ئاستی جیهاندا ڕوویدا بە تایبەتی گەورەترین گۆڕانکاری کە کاریگەری گەوری هەبوو لەسەر ئابووری هەموو جیهان و بە تایبەتی کەرتی وزە ئەو جەنگە بوو کە لە بینی ئۆکرانیا و لە بینی ڕووسیادا هەڵگیرسا و ئەمە و پێش ئەمەش بەڕاستی شڵەژانی ئابووری گەورە دروست بوو بەهۆی لێکەوتەکانی کۆڤید-19 کە لە ساڵی 2020 هەر بەردەوامی هەبوو تاوەکو کاریگەریەکانی هەرمابەوە بەڕاستی ئەمانە کاریگەری زۆر گەوریان کرد ویان کرد کە ئابووری جیهان تووشی شڵەژان بێ هەڵاوسانی گەورە دروست ببێت و وایان کرد کە نرخی نەوت بە شێوەیەکی زۆر بەرچاو و چاوەڕوان دەکراوە بەرز بێتەوە و بۆ یەکەمین جار بوو لە دوای ساڵی 2008ەوە کە نرخی نەوت گەیشتە $138 لەسەر ئاستی جیهاندا و ئەمەش کاریگەری گەوری کردە سەرجەم سێکتەرەکانی ژیان و هەڵاوسانی گەوری دروست کرد و وای کرد کە جیهان ڕوبەڕووی چەندین قەیرانی گەوری دارایی بێتەوە. بۆ عێراق و هەرێمی کوردستان کاریگەریەکان بە چ شێوەیەک بوو ڕووداوەکان بە چ شێوەیەک بوو؟ بەڵێ طبیعی هەرێمی کوردستان و عێراقش بە گشتی لەبەرەوەی کە بەشێکی گەورەی ئابوووریەکان لە داهاتی نەوتەوە بەدەستێت و نەوت سەرچاوی لە 1995 کۆی بودجێ گشتی عێراق و لە هەرێمی کوردستانیشە بە هەمان شێوە بۆیە ئەم کاریگەریانە و بە تایبەتی هەڵگیرسانی ئەو جەنگی نێوان ئۆکرانیا و نێوان ڕووسیا کە بوو بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوت لە جیهاندا کاریگەری کردە سەر ئابووری هەرێمی کوردستان و عێراقش بە تایبەتی و سوودی ئابووریان بەڕاستی لێبینی ئەوش بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوتەوە بوو کەوای کرد بۆ یەکەمین جار بوو لە مێژووی هەموو عێراقدا عێراق تۆمارێکی پێوانەی بکات لە بواری بەدەستێنانی داهاتی نەوت کە گەیشتە نزیکەی $12 میلیارد لە مانگێکە و وای کرد یەدەجی نەختینەی عێراق لە بانکی مرکزی بگاتە نزیکەی $100 میلیارد کە ئێستا نزیک بۆتەوە لەو بڕە و هەروەها 130 تەن ئاڵتون کە ئەمێش لە مێژووی عێراقا بۆ یەکەمین جارێت لەم بابەت ببێت و بۆ هەرێمی کوردستانیش بەڕاستی کاریگەری هەبوو چونکە توانی کە حکوومەت کۆمەڵێک دەستکەوتی دارایی دەست بکەوێت و بتوانێت هیچ نەبێت موچەی فەرمانبەران دابین بکات. باشە دەمەوێت سەبارەت هەر بە بین باسی وزە بکەین بڕیارەکانی ئۆپیک پلس بۆ کەمکردنەوەی بەرهەمهێنانی نەوت چ کاریگەریەکی لەسەر عێراق دروست کرد؟ بەڵێ طبیعی هاوپەیمانەتی ئۆپیک پلس کە لە 23 وڵات پێکاتون و ڕێژەی بەرهەمیان تقریبان ڕۆژانە نزیکەی 43 ملیۆن بەرمیلە و لە سەدا تقریبا نزیکەی 42 بۆ 43 کۆی بەرهەمی نەوتی جیهانی دابینەکەن و ئۆپیک پلس بەڕاستی ڕۆڵ و کاریگەری زۆر گەوری هەبوو لە هێورکردنەوەی دۆخی بازاڕی وزە دوای ئەو شڵەژانە گەورەی کە بەهۆی کاریگەریەکانی کۆڤید-19 و لە دوای ئەوەش کە جەنگی ئۆکرانیا کە هاتە پێشەوە دروستی کردبوو و توانی تاوەکو حەدێکی باش ئارامیە یاخود سەقامگیریە بگەڕێتەوە بۆ دۆخی وزە ئەوش بەهۆی پابندبوونی تا ئاستێکی زۆر بەرزی وڵاتانی ئۆپیک پلس بوو بە بڕیارەکانی ئۆپیک پلس و طبیعی ئۆپیک پلس
لە کاتی هاتنی کۆڤید-19دا بڕیاریدا بە کەمکردنەوەی ئاستی بەرهەمهێنان بۆ ئەوەی کە بتوانێت نرخەکان بەرزکاتەوە بالفعل توانی بەرزی کاتەوە و لە ئیمساڵیشدا بە هەمان شێوە کاتێک کە جەنگی ئۆکرانیا و رووسیا دەستی پێکرد و کە نرخی نەوت بە شێوەیەکی زۆر چاوەڕوان نەکراوە بەرز بووە ئۆپێک پڵاس هەوڵیدا کە ئارامیە بجێڕێتەوە بالفعلی جێڕایەوە وەلا بەڵام بەهۆی ئەو فشارانی ئیداری ئەمریکاوە کە کردی بۆ دابەزانی نرخی نەوتاوەکو بتوانێت فشارێکی گەوری ئابووری بخاتە سەر بودجەی رووسیا کە بەشێکی گەوری ئەو لە نەوتەوە دەستی دەکەوێت و بتوانێت حدێک دابنێت بۆ تەماعکاریەکانی رووسیا و هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا بەڵام ئەمانە وای کرد کە ئیداری ئەمریکا چەند جارێک هەوڵیدا لە ڕێگەی پەیوەندیکردن لەگەڵ هاوپەیمانەکانی لە سعودیا و بەستنی کۆنگری جەددە و هەروەها کۆمەڵێک ڕێکاری تریش کە بانکی فیدرالی ئەمریکا گرتیە بەر بۆ کەمکردنەوەی هەڵاوسانی ئابووری و دابەزانی نرخی نەوت ئەمە وای کرد کە جارێک کە نرخی نەوت بێتەوە خوار $80 بۆیە لە مانگی دەی ئەم ساڵدا ئۆپێک پڵاس بۆ ئەوەی کە حدێک دابنێت بۆ دابەزینی نرخی نەوت چونکە زۆربەی زۆری وڵاتەکانی ئۆپێک پڵاس کە داهاتێکی گەوریان لە نەوتەوە دەست دەکەوێت حەز بەوە ناکەن کە نرخی نەوت دابەزێت وە بودجەی وڵاتەکانی خۆشیان داناوە لەسەر ئاستێک لەسەر سەقفێک کە تقریبان هەمیان لەسەر $60 هەمیان لەسەر $60 ئەگەر بێت و بێتە خوار ئەو $60 هەمیان تووشی عەجزی ئابووری دەبن لە بودجەکانیاندا و عەجزی گەوریان بۆ دروست دەبێت بۆیە بڕیاراندا بە کەمکردنەوەی ئاستی بەرهەمهێنانی سەرجەم وڵاتانی ئۆپێک پڵاس بە حەدی 2 ملیۆن بەرمیل هەتاوەکو کۆتایی ساڵی 2023 کە بەنیازیشن چەند جارێکی تریش ئەگەر بێت و زیاتریش بازار پێویستی بەکەمکردنەوە ببیکەن. باشە کاک بەژێت ئەمە لەگەڵ بڕیارەکە لەسەر بڕیارەکانی ئۆپێک پڵاس بڕیارەکانی دادگای فیدراڵی چ کاریگەریەکیان هەبوو لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کامە بەزانین کە ململانێکی زۆری لێکەوتوی خۆت با بڵین بڕیارێکی شۆکێنەر بوو بۆ هەرێمی کوردستان بۆی کە یاسای نەوت و غاز و هەروها فرۆشتن و مامەڵەکردن بە نەوتی هەرێمی کوردستان و بە نایاسایی و بە نادەستوری نابر ئەمە گەر بە کورتی بە باسیکێ و کاریگەریانە بکەین هەرێم چۆن توانی خۆت با بڵین ئەو مامەڵەکردنی کە هەرێم لەم ساڵدا هەیە بوو بەرامبەر بۆ بڕیارە چۆن بوو هەروەها دەزانین کە بە دادگای فیدراڵی بەردەوام باز لەوە کات کە دووپاتی ئەو بڕیارە دەکاتەوە کە دەڵێت سوورم لەسەر ئەو بڕیارە و بێگومان بڕیارەکانی دادگای فیدراڵیش ڕەتکردنەوەیان نییە. بەڵێ طبیعی بە پێی مادەی 94 لە دەستوری عێراق ئەو بڕیارانەی کە لە محکەمەی اتحادیە دەرەچێت بڕیارێکی بات و قەزایی و قەتعی یعنی هیچ مەجالێکی تانەلێدانی نامێنێەوە و بڕیارەکەش دەبێت جێبەجێ بکرێت. بۆیە لە مانگی سێی ئەم ساڵدا لە حکوومەتی عێراق چەند پێشنیارێکی کرد بۆ هەرێمی کوردستان لەوانە کە تەشکیلکردنی کۆمپانیای نەوتی کوردستان کە بە هاوبەشی بێ لە بینی حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها وەفدی شاندی هەرێمی کوردستانیش چەند جارێک سەردانی بەغدادیان کردووە و چوونەتە ئەوێ بۆ گفتوگۆکردن لەسەر ئالێتی جێبەجێکردنی ئەمانەوە چەند جارێکیش کاقوبات دۆکو خۆی کە سەرۆکی شاندەکە بۆ ڕۆیشتوتە ئەوێ توانیوانە تاوەکو ئێستا چۆنەڵێ ئیدامەیەک بدەن بە گفتوگۆکان تاوەکو بتوانن چۆن بتوان ئەم بڕیارە جێبەجێ بکرێت و لە کۆتاییشدا لە کۆتا پەیامی حکوومەتی عێراقیش وەزارەتی دارایی عێراقش کە داوێتی بە شاندی هەرێم ئەوەیە کە دەبێت بڕیارەکە جێبەجێ بکرێت. باشە ئەگەر وەکو دوا پرسیار و بتوانی زۆر بە کورتی جواب بیتەوە لەبەرەوەی لەبەر کاتی بەرنامەکەمان سەبارەت بە پرۆژەی شەفافێتی داهات ئەمە ئەم پرۆژێ چ سوودێکی هەبوو و بۆ داهات و چ سوودێکی بێت و تا چەند گرنگە کە پارێزگەکانی دیکەش چاو لەم پرۆژێ بکەن کە کاک قوبات کاسەرۆک کاک قوبات ساڵبانی ئەم پرۆژەی با بڵین جێبەجێ کرد بۆ ئەم ساڵ لەم چەند مانگەدا چ سوودێکی هەبوو بڵین لەم ماوە کەمەدا ئەگەر بڵێم طبیعی ئەوەی کە کاقوبات کردی شۆڕشێکی گەورە بوو لە هەرێمی کوردستانە بەرپای کردووە سەرۆکایەتی ئەو شۆڕشە دەکات بۆ بە شەفافکردنی سەرچاوەکانی داهات پێشتر حکوومەتی هەرێمی کوردستان چەند بڵین یاسای دەرکرد بۆ تایبەت بە خەرجیەکان تایبەتی کرد بە کۆمەڵە بابەت بەڵام هەتاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان جورئەتی ئەوەی نەکردووە کە دەست بەرێ بۆ سەرچاوەکانی داهات و سەرچاوەکانی داهات ڕۆشن کاتەوە لە بەرچاوی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی ئەمەی کاقوبات کردی شۆڕشێکی گەورە بوو بەڕاستی و حەدەسێکی گەورەشە لە ساڵی 2022دا کە یەکەمین جارە لە دوای یەکگرتنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان دەست ببرێ بۆ سەرچاوی داهات و شەفاف بکرێت و ئەم کاریگەری ئەم
شەفافکردنەوە ئەم بڕیاری کە کاقوبات داوێتی بە شێوەیەکی بەردەوام وردەوردەوە کاریگەریەکانی دەردەکەوێت خەڵکی هەرێمی کوردستان دەبینن کە لە سنووری پارێزگای سلێمانی و هەردوو ئیداری گەرمیان و ڕاپەڕین بە چی شێوەیەک مامەڵە لەگەڵ داهاتە نانەوتەکاندا دەکرێت و چۆن هاوڵاتیان دەیبینن و هەموو ئەو دەنگۆ و هەموو ئەو پروپاگەندانی کە پێشتر ئەکرا بۆ سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و هەردوو ئیدارەکە کە گوایە لێرە داهات دیار نامێنێت کە گوایە لێرە ناشەفافی هەیە بەڕاستی ڕوونی کردەوە و حەدێکیشی دانا بۆ ئەو ناشەفافەتی کە هەیە لە سەرجەم داهاتەکانی هەرێمی کوردستانە بە داهاتە نەوتەکان و نانەوتەکانیشەوە کە دەبێت لەگەڵ شەفافیت بیت یاخود دەبێت ئەعلانی ناشەفافبوونی خۆت بکەیت و بەردەوامی لەسەر ئەو کاری خۆت و واز لە پرۆپاگەندە بێنیت. باشە زۆر سپاس بۆ جەنابتان بەهجەت ئەحمەد ماستەر لە گرێبەستی نەوت و گاز زۆر سپاس بەخێر هاتی بێگومان پێویستم بۆ بەکات پێویستمان بە کاتی زیاتر بوو لەبەرەوەی بابەتەکە زۆر قسەی هەڵەگر زۆر سپاس ماندوومان کردی بەخێر هاتی دووبارە سپاس بە جەنابتان سەرچاوان بەخێر هاتی سپاس.